تەنیا دەنگی پیاڵە دێت و بۆنی چای شوێنەکەی پڕ کردووە، بەڵام لەم بێدەنگێدا پەیوەندیەکی قوڵ هەیە. ئێرە شوێنی کۆبنەوەی سەدان کەسی نابیستە لە سەرانسەری عێراقەوە. ئەوەی ئەوانی کۆ کردوێتەوە تەنیا یاری دۆمینە و تاوڵە و سین و زەرف نییە، بەڵکو و بەشکردنی ساتەکانیانە بە زمانێک کە هەمویان یەک دەخات، ئەویش زمانی ئاماژەیە. خاوەنی چایخانە کە چیرۆکی ئەم شوێنە باز دەکات و دەڵێت ئەو کەسانە بێدەنگ و بێکێشن و باوکم لە ساڵی 2013ەوە بڕیار دەدات ئەم شوێنە تایبەت بکات بۆ کۆکردنەوەی ئەم نابیستانە. ئەمانە هاتن لە ساڵی 2013 بوو 14 بوو هات نێرە باوکم زۆر هینیان کرد زگی پێیان سوتا وتی گوناحە نەمانە کەڕڵاڵن ئەم شوێنیان داپیان شوێنی داپیان لێرەدا هەموو جاردێن لێرە کۆبن یعنی چایخانەیە وەک چۆنێ لێ یعنی بۆ خۆیان لێرە دانشێن دۆمینە وازیەکەن تاولە وازیەکەن ئەم جەوەش ئێستا ئەم خەڵەباڵغە جەوی ڕەمەزانە یعنی لە ڕەمەزان خۆیان دێن لێرە چۆنێ لێ هینە بن یعنی کۆبنە زیاتر عەدەدیان یعنی پێنجشەمان جومعانان دێن بن دا زیاترە بن لێرە هەیە لە هەولێرەوە دێن لە سلەیمانیەوە دێن لە پردێوە دێن لە بەغاوە دێن لە زۆر شوێن دێن. بە تێپەڕبوونی کات ئەم چایخانەیە لەوە دەرچوو کە تەنیا شوێنی کۆبنەوەی کۆمەڵی کەس بێت. ئێستا ئێرە شوێنێکە کە جیاوازی زمان کەلتور و ڕەچەڵێکی تێدا ناکرێت، بەڵکو هۆکارێکە بۆ نزیک خستنەوەی زیاتری مرۆڤەکان لە یەکتر. جێگری پارێزگاری کەرکووک سەردانی ئەم شوێنەی کردو و دەڵێت ڕاستە چینێکی فەرامۆشکراون، بەڵام هەوڵ دەدەین زیاتر گرنگیان پێ بدرێت. شەریحەیە مهمن لە مجتەمەعی ئێمە تۆزێش بە ڕاستی قسە بکەن مهمەلن هاتم ئیمڕۆ ئەلێرە با بڵێن اجتماعیاکەن هەبوو حەزم کرد لەگەڵیان قسە بکەم بزانم چییە معاناتیان تۆزێ معاناتان هەیە لەگەڵ مرور لەبەر ماتەور و ئەو تشتانە یعنی ئەزانی تەسجیل گەرەکێتی ڕسمیاتی گەرەکێتی ئەمانە یعنی با بڵێن هەویانیش هەیە بەس معاناتیان لەگەڵ مرورە معاناتیان لەگەڵ ڕێعای اجتماعیە هەیە ئەوەش ئینشاءڵڵا حەلیەکەن لەگەڵ محافەظە. لەم چایخانەیەدا بێدەنگی زمانێکی تایبەتە کە بەدەست قسەی پێدەکرێت و دڵی تێدەگات.